گرێ و گازندەکان بەرامبەر حکومەتە زۆرن ئێمە ناتوانین هەمووی هەر بڵێن بەیەکەوە بەڵام ئێستا لێرە بەشێکی ئەخەمە ڕوو بۆ نمونە هەر ئەو منداڵانەی کە ئۆتیزمیانەیە کە پێویستیان بە یارمەتی فکریە بە یارمەتی گەشەبێدانەیە لەم وڵاتەیە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان هاوکاری ناکرێن بە هیچ شێوەیەک ئەوە ئەتوانین لە ڕەدی سفرا دابینین بۆ ئەوەی کە ئێستا ئەوان سوور ئەزان ئەم منداڵانە هەن کە زۆربیان خەڵکی کەم دەرامەتن باوکیان کەم دەرامەتە باوکیان هەر نییە دایکیان هەر نییە لەبەر ئەوەی من یەکێکم باوکی ئەو منداڵم کە موچەم هەیە یانی منداڵەکەم پێویستی بۆیە بێت بۆ ئەم سنتەرە لەبەر کەمی موچە ناتوانێت بێنم ئەمە خۆی لە خۆیان شاید حاڵیەکە خۆی لە خۆی ئەمە بەڵگەیەکە بۆ ئەوی کەوام حکومەتە یارمەتی ئەو بارانە نادات. ئێستا نزیکی 18 مناڵامانان 18 مناڵە بەڵام پێشتر زۆر بوون وەکو ئامارێکی ورد تەواوەتی لە ژێر دەستمانە نییە بێژن ئەوەنێتە بەڵام سەرەوەی 125 مناڵ ناو خۆیان تۆمارکردنەوە لا خۆمەیشت نووسراوە ناوێت ڕۆن بۆ هەر دەستگایەک هەر بەرپرسیەک دوو قسە لەگەڵەیەکە ێژێ کاگە قەیرانە و ناکرێ بۆمان بە ئەمە 2 ساڵ ئێمە هەوڵی خۆماندا و سنتەری لە کەلارە دامەزیە کە زەرورە بووی دیارە خزمەتکردن بە توشبوان بەو نەخۆشیە بە مناڵانی ئۆتیزم ئەرکی یەکەم و سەرەکی حکوومەتە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی وە هەندێک جار بەهۆی ڕۆتی ناتەوە ئەو خزمەتە بە شێوەیەکی گونجاو نەکراوە.